ئاشنا حەسەن لێ پرسای کۆمیتەی ژنان و چالاگوانم لە بواری ژنانە بەداخێکی زۆرەوە کە باز لە دەبەری ڕاپەڕین ئەکرێواتە تونند و تیژەکان. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەناو ئەم سنوورەیە هەوڵی جددیمان ناوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تونند و تیژیانە لە ڕێگای کۆڕوسیمینارەکانمانەوە. بەڵام هەرچەند لە ڕوانگەکەی ترەوە سیرەکەین بەداخێکی زۆرە تونند و تیژیەکان لە زیادبوون و لە زۆربوونایە، ئەمەش ماینی گەرانیە بۆ ئێمە. بەڕاستی کەیسێک کە بە ناشرینترین شێوە کوژرا و سووتێنرا و شێوێنرا و خراە ناو گڵەوە، ئەمە کارەساتێکی زۆر کێزەون و ناخۆش بوو کە ئەمە لە کاتی دامەزراندنی من تا ئێستا لە کاری ڕێکخراوەیی و وەکو چالاگوان ئەمە دووەم کارەساتەکە بەم شێوەیە ژن بکوژرە و لەژێر خۆڵا بشاردرێتەوە دواتر تاوانبارەکەی دەستگیر بکرێت. لەبەر ئەوە پێویستە حکوومەتی هەرێم بە جددی ئیش لەسەر ئەمە بکات کە ئیتر با تونند و تیژەکان بکوژەکانیان بە سزای یاسایی بگا، لەبەر ئەوەی ناکرێت کە ئەم کوشتنە هەر بەردەوام بێت و لە ناو کۆمەڵگەی کوردیە کە دیاردەیەکی زۆر ناشرینە بە شێوازی لێدان، کوشتن، خۆسووتاندن، خۆ هەڵواسین، حەب خواردن، ئەمانە هەمووی بوونەتە خەریکن ئەبنە دیاردەیەک لە ناو کۆمەڵگای کوردەواریەوە بە تایبەتی لە دەبەری ڕاپەڕینە. ینی لەم ماوەیەکی کەمە چەندەها ژن بوونەتە قوربانی کە لێکۆڵینەوەیان لەسەر ئەەکەی هۆکارەکەی هەرچەندەکەم تا زۆر زاندراوێ، زۆربیان باری دەرونیان تێگەچێت، زۆربیان لەلایەن کە سوکارەکەیان وەڕوبڕێ ئەم تونتویجیا بنەوە و بکوژەکان بە سزای یاسایی خۆیان بگەن لەبەر چاوی خەڵکەوە کە چیتر ئەم تونند و تیژیانە بەرامبەر بە ژنان نەکرێت. وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە لە ڕێگەی کۆڕوسیمینارەکانمانەوە بەردەوامی لە تۆعیەکردن و شارکردنەوەی ژنان و خۆشحاڵین بەوەی کە لە سیمینارەکانمانە نەک هەر تەنها ژن پیاویش بەشدار ئەبێن، چووکم ئەو تونند و تیژیانەی بەرامبەر بە ژن ئەکرێت، ژن بەرامبەر ژن و پیا و بەرامبەر ژن ئەیکا، بۆیە پێویستە لە هەردوو ڕەگەز بەشداری کۆڕکۆبوونەوەکان بن. من ناو ڕێزا حوسێن حەسەنە لە پسراوی لقی ڕاپەڕین. بەڵێ ڕاستە تونند و تیژی زۆرە، بەڵام بە حکمی ئەوەی ڕانێ ئێستا گەورە بۆ وەکو جاران نەماوە، زۆربەی خەڵکی هاتۆتە ناوە لە حدودەکانیشەوە بڵێ نزیکە، جا کۆمەڵێک کێشەی دێتە ناوێ وەکو مادەی هۆشبەر و وەکو تونند و تیژەکان و یعنی ئێستا بۆ نمونە کێشەکە دەبێت لێرەکانە تونند و تیژەکان جاری وا تونند و تیژی ئەگە دەڵێن زۆرە لە دەڤەری بتوێن تونند و تیژی زۆرە بە حکمی ئەوەی کە خەڵکی زۆر هاتۆتە ناوێ، ئەوەی یەک. و دووەمیش ئەتۆ جاری وا تەماشادەکەی تونند و تیژەکان لە ماڵێژە تۆ لە منداڵەکەی خۆت تووڕە دەبیت، ئەو منداڵە دەیگوازێتەوە بۆ مەکتەبێ، بۆ کۆڵانێ، بۆ یعنی ئەوە ئەو تونند و تیژانە سەر هەڵدەدا و تونند و تیژەکان بەو نەوعی بڵێن زیاتر دیارە. پێویستە ژنان وشیار بن لێرەدا، یعنی کۆمەڵی ڕێکخراومان هەیە، دادگامان هەیە، بەڕێوەبەرات تونند و تیژیمان هەیە، مافی مرۆڤمان هەیە کە ژنێک دەزانێت کە تونند و تیژی بەرامبەر دەکرێت، ناحەقی بەرامبەر دەکرێت، پێویستە سکاڵای هەبێت لە ئاست خۆی بێدەنگ نەبێ، خۆی بەکەم نەزانێت. ژنانیش خۆ لەو ئاستەیدا ئێستا ژن و پیا و تەمەشارەکەی دێنە دەرێ، هەردووکیان وەکو یەک ئیش دەکەن، دەچنەوە ماڵ، پێویست ناکە پیاوەکە تونند و تیژی بەرامبەر ژنەکەی بکە. یعنی زۆر کێشەمان لەو کێشانە ڕوبەڕوو دەبێتەوە. پێویستە ژنان لەوەیدا وشیار بن، یعنی بڕۆن تۆزە، یعنی وشیار بن بیر بکەنەوە، بەشداری ئەو کۆڕوسیمینارشتانە بکەن کە تێبگەن کە ژیان چۆنە، ژیان زۆر خۆشە، بەڵام ئەوان جاری وا ژنە بۆ خۆی تونند و تیژەکان وا لێرەکە بەرزی کاتەوە. یعنی کۆمەڵێک شتی زۆرمان هەیە کە بڵێن ئەو تونند و تیژیانە کە زەقە و دیارە. یعنی ئێستا ئەمە لەو ماوەیەدا هەر سێ کۆڕمان کردووە سەبارەت بۆ تونند و تیژان. یەکێکمان لە مەکتەبی بابە گۆرگەر کردووە، یەکمان لە پەیمانگای کۆمپیوتەر کردووە، یەکمان لە ڕۆزەی شنەی کردو بۆ ئەو دایک و باوکانێک کە لە کاتی کۆبوونەوەدا کە تەماشا دەکەی ئەو مامۆستایانە گلەیان هەبوو، هاتن لێرەکانە کوتیان منداڵەکان لێرەکانە کە دێن تەماشا دەکەن ئەو منداڵە گچکانە لە پەنایەکی دادەنیشن دەڵێن بۆوە، دەڵێن وەڵا
داک بابم ئەو شەو بە شەڕ هاتون یان بابم قسەی بەداکم گوت یان بابم لە داکمی داوە ئەو منداڵش بە هەمان شێوە ئەو شتەی بەکاردێنێ ئەو تونند و تیژێک کە بەرامبەری کراوە ڕێک دەیگوازێت تۆ بۆ ناو مەکتەبەکەی بۆ ناو ڕۆزەکەی بۆ ناو پەیمانگاکەی یعنی حەقە ئەو تونند و تیژانە کەم بکرێتەوە بەڕاستی یعنی کۆمەڵگای ناشرین کردووە خێزانی پەرتەوازە کردووە ئەو منداڵانەی تووشی نەخۆشی کردووە یعنی تووشی هەزار دەردەسەری دەبن سەبارەت بەو تونند و تیژانە